رانی مەغریبن لە برۆکسەلی پایتەختی یەکێتی ئەوروپا. چەند خولەکێک پێش دۆڕانی هەڵبژاردەی وڵاتەکەیانە لە قەتەر. پاش دۆڕان لەسەر شەقام دەبێتە پشێوی و دەستگیر دەکرێن. هەر لەسەر قەتەر و هەر لە برۆکسل ئەم خانمە پەرلەمانتارە و سێ کەسی دیکە کەوتنە زیندان. تۆمەتبارن بەوەی بەرتیلیان لە قەتەر وەرگرتووە. پۆلیس زۆرتر لە 1,500,000 یۆرۆی کاشی لە شوێنی مانەوەیان لە بەلجیکا و ئیتالیا و یۆنان دۆزیوەتەوە. ئێڤا کایلی جێگری سەرۆکی پەرلەمانی ئەوروپا بوو. لەم دانیشتنەدا پۆستەکەی لێسەندرایەوە. For the early termination of the office of our Vice President of the European Parliament, Ms. Eva Kaili. هاوژینەکەی لە زیندان دانی بەوە داناوە کە بەرتیلیان لە قەتەر وەرگرتووە. باوکیشی لەم هۆتێلەی برۆکسل بەر لە هەڵاتن گیرا و لە ژوورەکەی پارەی بەرتیلەکە دەستی بەسەردا گیرا. هاوژینی کایلی دانی بەوە داناوە کە ئەوان تیمێکن و ئەم پیاوە سەردەستەیانە. We now have the report of Mr. Panzeri. ئەنتۆنیۆ پانزێری سەرۆکی پێشووی کۆمیتەی مافی مرۆڤ لە پەرلەمانی ئەوروپا. لەم دانیشتنەدا پانزێری راپۆرتی ساڵانەی مافی مرۆڤ لە جیهاندا دەخوێنێتەوە. چاودێری مافی مرۆڤە و ئێستا تۆمەتبارە کە بە بەرتیل کاری بۆ ڕووپۆشکردنی پێشێلکاری مافی مرۆڤ لە قەتەر و مەغریبیش کردووە. ئەم دانیشتنە چەند هەفتەیەک پێش دەستپێکردنی مۆندیالە لە قەتەر. کایلی تازە لە سەفەری قەتەر گەڕاوەتەوە و داکۆکی دەکات. Today, the World Cup in Qatar is a proof, actually, of how sports diplomacy can achieve a historical transformation of a country, with reforms that inspired the Arab world. ILO said that Qatar is a front-runner in labour rights, abolishing kafala and reducing minimum wage, despite the challenges that even European companies are denying to enforce these laws. لە یۆنان ئێڤا کایلی سەر بە پارتی پاسۆکی سۆسیال دموکراتە. جاران بەم ئۆتۆمبیلە بچووکە هاتوچۆی دەکرد و ژنێکی سادە بوو. لە ماوەیەکی کەمدا بووە خاوەنی موڵک و کۆمپانیای نوێ. ئەم پیاوە یەکێکی دیکەیە لە دەستگیر کراوەکان. نیکۆلۆ ڤیگا تەلەمانکا سەرۆکی ڕێکخراوی بەبێ دادپەروەری ئاشتی ناکرێت. ڕێکخراوێکی نێودەوڵەتی کە پرۆژەی لە عێراقیش هەیە و لە هەولێر و دووکانیش زوو کۆنفرانسی ڕێکخستون. ئێستا سیستەمی دادوەری ئەوروپا دەیەوێت دادپەروەری بەسەردا جێبەجێ بکات. قەتەر ڕەتی کردوتەوە بەرتیلی دابێتە ئەو کەسانە. یەکێتی ئەوروپاش لەلایەکەوە ملکەتی بڕیارەکانی دادگاکانیەتی، لەلایەکی دیکەشەوە ناچارە ڕێککەوتنەکانی لەگەڵ قەتەر سەبارەت بە وزە و فڕۆکەوانی درێژە پێ بدات. لە هەفتەی داهاتووەوە مۆندیال تەواو دەبێت. چی دیکە باسی دۆخی مافی مرۆڤ لە قەتەریش ناکرێت. بزنس دەگەڕێتەوە دۆخی جارانی. ئەوەی لەو نێوەندەدا سفر هیچ بەدەستەوە دەردەچێ، کایلی و پانزێری و هاوڕەکانی دەبن. هەڵبەت ئەگەر شانسیان هەبێ و لە جیاتی سفر هەر یەکەی 5 ساڵ نەخرێنە زیندانەوە.